باسەوە دەکەین کە لە پێناو نەهێشتنی گەندەڵی و زیادەڕەوی و دەستبردن بۆ ماڵ و مڵکی گشتی دەزانین کە بە بڕیاری بافڵ جەلال تاڵبانی سەرۆکیەکێتی شارەوانی ناحیەی چوار قوڕنە وەک یەکەم شارەوانی لە سنووری ئیداری ڕاپەڕین دەستیان بە جێبەجێکردنی بڕیارەکە کردووە. لەمڕۆ پرسین هەوڵەکان لە پێناو نەهێشتنی زیادەڕەوی لە ناحیەی چوار قوڕنە لە چ ئاستێکدا هەروەها هەنگاوەکان بۆ بەرەو پێشچوونی پرۆژی و بەرهێنان لە ناحیەی چوار قوڕنە چۆن کاری لەسەرەکرێت هەروەها ئایا کارکردن بۆ جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکانی ناحیەی چوار قوڕنە بەردەوامی دەبێت یاخود بەردەوامی هەیە. ئێمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین و هەروەها چەند پرسیارێکی دیکە ڕاستی میوانەکەمان دەکەین کە جەنابیان سوارە فەتاح سەرۆکی شارەوانی چوار قوڕن و ڕاستەخۆ لە ستودیۆ لای من ئامادەیە. کاک سوارە سوپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی. ئێوە وەکو شارەوانی چوار قوڕنە وەکو یەکەم یەکەی ئیداری دەستان کرد بە جێبەجێکردنی بڕیارەکەی سەرۆک بافڵ جەلال تاڵبانی. ئەمە بزانم چۆن کارتان لەسەرم بڕیارە کردو و چۆن سوودی هەبووە بۆ ناوچەکە. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ جەنابەت بۆ ڕخساندین بۆی بتوانین زیاتر ڕوونکردنەوە بدەن بە هاوڵاتیان لەسەر زیادەڕۆی و لەسەر ئەو تۆرانی کە باس کرد. بەخێر بن. لەسەر زیادەڕۆی بەڵێ ئێمەش وەکو هەموو شارەوانەکانی تر بەدەرنین لەوەی کە زیادەڕۆی هەبێیان نەبێ لە هەموو شارەوانەکان زیادەڕۆی هەیە. ئەوەی کە جێگای خۆشحاڵیە ئێستا لەلایەن سەرۆک باوڵەوە بڕیارێک دەرکراوە ئەویش بڕیاری نەهێشتنی زیادەڕۆیە یان ئەوانەی کە زیادەڕۆیان کردووە ئیجراعاتی یاساییان لەگەڵ بکرێت. خۆشبەختانە لەم مانگەدا ئێمە هەستین بە جێبەجێکردنی بڕیارەکە کە دوو حملەی باشمان کردووە لە سنووری شارەوانیمان کە دەکەوێتە مەوقعی ڕۆژهەڵاتی شارەوانیمان کە چوار قوڕنەیە. ئەو شوێنەی کە دوو حملەکەمان لێ کردووە کە لەسەر بڕیارەکەی سەرۆک باوڵ جادەیەکی چلمەتری بوو کە شەقامی قەڵاتزە چوار قوڕنە دەبەسێتەوە بە شەقامی شارەوانی و شەقامی شەهیدان ئەوانی هەردووکیان چلمەتری. خۆشبەختانە توانیمان کە ئیجراعاتی باش بکەین وەڕەچاوی ئەوەشمان کرد کە زۆر زەرەر لە هاوڵاتیان نەدەین کە ئەو باغ و ڕزانەی کە لێیەتی توانیمان زیادەکە بکەینەوە و لە هەوڵیش داینێ کە زیاتر ئیجراعاتی یاسایی بکەین لەم شوێنە. بەڵام ئەوەی زەیداخە کە لە ئێستادا ناتوانین ینی بودجەیەکی وامان لەبەردەستدانیە کە جادە چلمەتەکە بێین لە بواری جێبەجێکردن. باشە کاک سوارە لە کاتی با بڵێن دەستکردن بەم بڕیارە خۆت با بڵێن جێبەجێکردنی ئەم بڕیارە بۆ نەهێشتنی زیادەڕەوی تا ئێستا هیچ گرفتێک ئاستەنگێک هاتوۆتە بەردەمتان؟ حتما زیادەڕەوی خۆی بەخۆی گرفت دێتە ڕێمان بەڵام لە کاتی نەهێشتنی ئەو زیادەڕەویانەدا بەڵێ بەڵام بە تەنسیق لەگەڵ براز و تیارەکان خاوەن باخەکان توانیمانە ئەو گرفتانە چارەسەر بکەین و لە هەوڵیش داینەکە ئەو شوێنانی کە زیادەڕۆیان لەسرە ئەوانە هەموو چارەسەر بکەین بە تەنسیق لەگەڵ ئەوانەی کە زیادڕگەوە هەوڵشمان داوە کە کەمترین زەرەر بە هاوڵاتیان بگەێنین. بەڵام ئەوەی کە نازانم دەمەوێت ڕوونکردنەوەیەک لەسەر چوار قوڕنە بدەین کە چوار قوڕنە زۆر باز دەکرێت لەسەر زیادڕۆی وانە لەلای ئێمە دوو گەڕێک هەیە کە زیادڕۆیان تێدا کراوە ئەویش لەبەر نەبوونی ماسەرپلان لەبەر نەبوونی نەخشە. ئێمە لە 2 ساڵ 3 ساڵی ڕابردوو توانیمانە کە نەخشە بۆ ئەو شوێنێ دابنین کە فەوزایەکەی لێیە. باشە بیخەنە ماستەر پلانی ناوچەکەمانەتە ماستەرپلانەوە و نەخشەمان بۆ داناوە و خزمەت گوزاری و شەقام و سەوزایی و ئەوانەمان هەموو جیا کردووە. بۆیە زەرەرمان لە هاوڵاتی داوە بەڵام ڕسایی وەشمان کردووە کە ناکرێ هاوڵاتی بڵێ من زەویم کڕیوە لەوێ 200 مەتر بۆ خۆی بۆی جێبەجێ بکەیت. زەویەکەمان بە لیژنە شتێکمان کردووە بەڵام زەویەکەی نایدێن بخۆ لە ڕێگەی زیادکردنی ئاشکا زەویەکە وامان کردووە بدرێتەوە بە خۆی یان بە تەنسیق لە مابینی بەم شێوەیە قەرەبوومان کردووە. تۆ باسەوە فەوزای بوو بە تەواویکەم ئەو فەوزایی کە لەم دوو مەوقعیان هەیە کە ئێستا خۆشبەختانە سەیطرەی تەواومان کردووە لەو مەوقعە و کە ڕێگر بووین لە زیادەڕۆیی لەو دوو ناوچەیە کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی چوار قوڕنە خەڵک ئەوانەی کە زەرمەندن حتمما فەوزا دروست دەکەن قسە و قسەڵۆک دروست دەکەن ئەوەیە ئەسڵی مۆزوعەکە. بۆیە لە چوار قوڕنە من تەکیدم لەوەی بەڵێنیش دەدەم کە لەو دوو مەوقعە زیادەڕۆیی نەماوە ینی کە دەکەوێتە پشت جادەی خزمەتی لە چوار قوڕنە جادەیەکی خزمەتی بە دەورەی چوار قوڕنەدا هەیە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای هەیە. ڕۆژ ئاوایەکەی
دەجێبەجێکردندا بەس ڕۆژهەڵاتەکەی ئێستا خەریکین بەرنامەمان هەیە لە ئەگەر خوا پشتیوان بێ و پارە هەبێ جار خزمەتەکە بکەینەوە کۆنتترۆلی تەواوی تەجاوزاتە دەکرێت. زۆر باشە جگە لەو دووگەڕەکەی کە زیادەڕەوی تێدا و باس لەوەش دەکەی کە ئەم قسەیە لەسەر ناوچەی چوارخۆڕنە هەیە کە زیادەڕەوی زۆر تێدایە جگە لەو دووگەڕەکەی کە باست کرد ئەو گرنگترین ئەو زیادەڕەویانی خۆ دیارترین با بڵێن ببوورە ئەو زیادەڕەوانی کە لە ناوچەکەدا هەن چین و باسیشی لەوەت کرد کە ئێمە لە داهاتوودا و لێستاشدا بەهۆی بەپی ئەو بڕیاری کە سەرۆک بافڵجە لە تاالبانی داوێتی دەستمان کردو بە نەهێشتنی و زیادەڕەویانە. بەڵێ ئەو زیادەڕۆیانە خۆ هەر زیادەڕۆی لەسەر مڵکی سەکەن نییە لەسەر شۆستە هەیە لەسەر منطقەی پیشەسازی هەیە ینی دوو ڕۆژ پێش ئێستا بە تەنسیق لەگەڵ شارەوانیەکان و نەخشەدانانی ڕاپەڕین بە تەنسیق سەردانی هەندێک مووقعی پیشەسازیمان کردووە لەگەڵ ئەو گرێبەسوم ساتحانەی کە هەیە یوە هەبوو پێش ناوچەی پیشەسازیشمان بە هەمان شێوە ئەوەی نەبووە ماسەپلانی نەبووە ینی ساڵی ڕابردوو ئێوەشمان ڕێخەسووتەوە ئەوانە تقریبن ئەوانش بەشێکیان بوونە زیادەڕۆیی بەشێکی ینی لە سەدا قەنەعەتم وایە من لە ساوەندی کە بەدواتچوونان کردووە لە سەداچلی زیادەڕۆی لە ناوچەی پیشەسازیجا هەیە کە ناوچەی پیشەسازی ناوچەیەکی گرنگە بۆ داهات بۆ حکوومەت ئەوانەش ئێستا لە چارەسەرکردنانە لەوێش زیادەڕۆیی هەبووە. باشە کاک سوارە کێن ئەوانی کە زیادەڕەویەکەن و چۆن لێپرسینەوەیان لەگەڵدا دەکەن؟ بە تەکید ئەوانەی کە زیادەڕۆی دەکەن ئەوانەی کە هەموو نوێکی تێدایە بەڵام کەمترینیان خەڵکی فەقیرە ئەوانەی کە دەستڕۆیشتون ئەوانەی کە پارەدارن سەرمایه‌دارن ئەوانە بەڵام ڕێگریمان لێکردوون. مەسەڵەن دوای بەدرێژی باسی فرۆشتنی زەوی ڕوکنەکان دەکەین. زەوی ڕوکنەکان ئەمە لە ساڵی 2019 نزیکی بای 3 میلیارد زەویمان فرۆشت لەو زەویانەی کە بای 3 میلیارد دینار زەویمان فرۆشتە 160 زیادڕۆی لەسەر بوو لە ڕێی زیادکردنی ئاشکا فرۆشتمان و کرمان بەداهات بۆ شارەوانی ئەو پرۆژانی کە لە 2019 و 2021 پێمان جێبەجێکردن. زۆر بە تەفاسیل باسی زۆر باشە. کاک سوارە ئەم بڕیاری کاک بافڵ تا چەند توانی بەونمە کاریگەری هەبوو لەسەر کەرتی وەبەرهێنان یاخۆت لە داهاتوودا تا چەند کاریگەری بە لەسەر کەرتی وەبەرهێنان لە ناوچەکەدا دوای بینە سەرەوە مۆزوعی وەبەرهێنان. باشە لەسەر زیادەڕۆیەکەی لەوە تای ینی بڕیارەکەی سەرۆک بابڵ کە دەرچووە باشە خەڵک ینی بە کۆمەڵ دێ داوای شتە یاسایەکان دەکات کە شتە یاسایەکانیان بۆ ڕێک بکەین. زۆر باشە ینی بڕیارەکە نەشەیەک و دروغ خۆشێکی وای داوە بە خەڵک کاریگەریی هەبوو لەسەر شارەوانیە بۆی بتوانن بە شێوەیەکی بەهێزتر و بە شێوەیەکی باشتر و یاسایانەتر ڕێکارەکان خۆت بە ئەو مامەڵانی کە هاوڵاتیان هەیەە لەسەرایی بوون ئێستا داوا دەکەن بۆیان بە یاسایی. بەڵێ زۆر باشە بڕیارێکی زۆر باش بوو زۆر لە جێخۆ بوو ئەمە لە لای کەشەوە ئێستا ئێمە وەکو شارەوانی وەکو ستافی جێبەجێکاری بڕیارەکە حەز دەکەین کە بڕیارێکەیە لە پشتمانە زۆر ینی ستافەکە پێ دڵخۆشە کە کەسێکی پشتیوانیمان لێ دەکات ئەوی سەرۆک پاپڵە. باشە زۆر باشە. کاک سوارە ئەو پرۆژانەی کە لە چوارخۆڕنەدا هەن ئەوانی لە داهاتوودا باز لەو دەکرێت کە لە ساڵانی ڕابردوودا کۆمەڵێک پرۆژە جێبەجێ کراون و لە ئێستادا خراونەتە بۆ نمونە کاریان تێدا دەکرێت یاخۆت با بڵێن پرۆژەکان بە تەواوەتی تەواو بوون و کراونەتەوە ئەو داهاتانی کە لەو پرۆژانە بەدەست خراون چۆن کاری لەسەر کرا و چۆن بۆ خزمەتکردنی ناوچەکە بەکار هاتووەتەوە؟ خۆی پرۆژەکە کە ئێمە وتم لە 2020 و 2021 پرۆژەکانمان مەجموعە پرۆژەیەکی باشمان کرد لەسەر داهاتی ناوخۆی شارەوانیمان. داهاتی ناوخۆمان لە چیوە سەرچاوەکەیدا داهاتێکمان هەبوو لە سەدا ئێستا بڵین ئێستا لە سەدا 15 پێشتر سەدا 17 بوو کە بجێی خۆمان بۆ ڕسومات بوو لە سەدا 15 داهاتێکمان هەبوو بڕیاری جەنابی کاقوبات بوو کە بڕیاری 544 پێدەوتە بۆ تەملیکردنی زەویە تاپۆکانە و زەویانەی کە زیادڕۆیان لەسەرە. ئەمەش داهاتێکی زۆر باش و لە سەدا 95 بۆ پرۆژەی خزمەتگوزاری بەکار داهاتەوە. داهاتێکی کەشمان هەبوو کە فرۆشتنی زەوی ڕوکنەکان بوو ئەو لە سەدا سەد دوای وەرگرتنی ڕەزامەندی لە
وەزارەتمان داهاتەکەی لە 100% بەخۆ سەر دەکردەوە. داهاتێکی کەمان هەیە کە بڕیاری 1992 ئێستا ئەویش وەساوە قەرەبووی جوتیارەکانە. تۆ کار چی وەستاوە؟ قەرەبووی جوتیارەکانە ئەو زەویانەی کە مەسەلەن 200 متر درا بە جوتیارەکە زیادەکەی پێی دەفرۆشەوە ئەویش دەبوو بە داهات دەچۆ سەر حسابی زەویەکان. هەموو ئەو داهاتانە وەساون ئێستا تەنها 150 ماوە بەکوی ئەو داهاتانەی کە هەمان بوو ئەمە ئێمە تقریبا ئەو پرۆژەی کە لەبەردەستمان پرۆژەمان پێ جێبەجێ کرد بە هەموو ئەو داهاتانە. بەڵێ هەموو ئەو داهاتانە کە 27 پرۆژەمان پێ جێبەجێ کرد بەڵام پرۆژە ئەو داهاتانە ئێستا وەساون ماوەتەوە ئێستا تەنها 150 کە ماوەتەوە. ئەو پرۆژانێک کە پێشمان جێبەجێکردن کە 27 پرۆژەیە لەوانەیە وەخت ئەوە نەوێ بیان خوێنمەوە بای 3 ملیار و 712 میلیۆن. باشە کاک سوارم لە داهاتوودا هیچ پرۆژەیەک هەیە کە پێشنیار کرابێت جێبەجێ بکرێت لە ناوچەی لە ناحیە چوار قورنا یاخود ئەگەر پێشنیار هەیە بۆ پرۆژانە بودجەی تایبەتی بۆ تەرخان کراوە؟ ئێستا بخۆتان نزانم قەیرانی دارەیە لە دوێنێ پرۆژەیەکم بۆی حالە کراوە دوێنێ پرۆژەیەکم بۆی حالە کراوە کە فراوانکردن و شۆسە و شەقامە جادەی 40 مەتری ئەوەی کە پێشتر باسم کرد حالە کراوە بەڵام تەلەفۆنمان لەگەڵ بان کردووە بەڵێ پارەی دیانێ دەست بە ئیش نەکرد. ئێستاوە کێشەی هەرە گەورەیە هەر دوێنێ لە گەڕێکێک ئاوڕۆ تێکەڵ بووە یعنی خۆ ناوی بوەسی لیژنەکانمان پێکێنا بەڵام پارە نییە. ئێستاوە ئەو مشکلەشمان هەیە لیژنەکانمان پێکێناوە کتومەسە پارە وەست ئەو ئاوڕۆ کە تێکەڵ بێەوە گرفتێکی گەورەیە بۆ حیاتی ژیانی هاوڵاتیان. باشە کەواتە توانین بڵێن ئەگەر بە کورتی جوابیم پرسیارم بیتەوە کاک سوارە توانین بڵێن ئەم پرۆژانەی کە لە ڕابردوودا جێبەجێکران ئەمانش کە لە داهاتوو ئەگەر بودجێ پێویستی بۆ تەرخان بکرێت زیادەیەکی دیکە دەبێت لەسەر کەرتی وەبەرهێنان لە ناوچەکەدا؟ لەسەر کەرتی وەبەرهێنان حتمما یعنی زیادەیەکی دەبێت بەڵام لەسەر کەرتی وەبەرهێنان پرۆژەکان ئەوانە وەبەرهێنان جیاوازە لەگەڵ بودجێی حکومەت وەبەرهێنان بە خۆت دەزانێت کەرتی وەبەرهێنان کەرتی تایبەتە کەرتی تایبەتیش ئەگەر ڕوو لە ناوچەکەکە ئەوە خێرێکی باش دڵنیایەوە ڕوو لە ناوچەکە دەکات و هەلی کار زیاد دەکات بە تایبەتی با من ئێستا نمونەکرد لەسەر قەیوان بێنمەوە قەیوان ئێستا ڕووی لە ناوچەکە کردووە خێروبێرێکی باشی بۆ ناوچەکە پیدا کرد خەڵک زۆر دامەزراوە زۆر خەڵک زۆر دەکەوێتە سەرکار ئەمە کەرتی تایبەت ئەمە ئیشێکی باشە بۆیە هەوڵیشمان داوە کە کەرتی پرۆژەی وەبەرهێنان لە ناوچەکە دروست بکەین. حالی حاضر ئێستا دوو پرۆژەی گەورەمان خستوتە پلانەوە ئەو موقعی کە بڵێن ئێستا ئیشی تیا دەکەین کە مجەمەعێکی گەورەی پێشەنگاکانە لە قۆناغی پێش کۆتاییدایە تقریبا پرۆژەیە کەمان هەیە ئەویش هەر وەبەرهێنانە دەکەوێتە ڕۆژاوە ناوچەی پیشەسازی گەورەیە ئەویش حالی حاضر ئەویش لە قۆناغی کۆتاییدایە ئەوانە ئەگەر بکرێن ئەو بۆ ناوچەکەەوە قازانجێکی زۆرە هەم هەلی کار زیاد دەکات هەم خەڵک پێ خۆش هەم زەخ لەسەر حکومەت کەمێتەوە. باشە زۆر سپاس بۆ سوارە فەتاح سەرۆکی شارەوانی چوار قورنە سپاس بۆ ئامادەبوونە لێرە دەماویست کە گفتوگوی زیاترکەین بەڵام کاتی بەرنامەکەمان هەر ئەمە نەبوو. زۆر سپاس بۆ ئامادەبوونە دووبارە بەخێرهاتی. زۆر سپاس بۆ ئەوش بۆ دەفەتێکە بۆ تامەسانی. زۆر سپاس بۆ تۆش.